ڕێبەر و سەرکردەی مەزن ڕۆڵشی گرنگی هەبووە لە ئازادی تاک بەتاشی هەم تاکانی کۆمەلگا و هەمیش یا وەکو چوارچێوەیەکی ئیقلیمی ڕۆڵێکی گرنگی دەبێت بەڵێ بەتەکیدی ئەمە دەبێت یعنی بۆ ئەوە لەوە تێبگەین کە بوونی سەرکردەی کارزمایی وەکو بەڕێز ڕێبەر ئۆجەلان کارگەرێکی زۆر گەورەی لە بزافی نەتەوەی کووردا هەیە ئێمە دەبێت سەیری ئەو بەرە پێشچوونە گرنگی تاشی کورد بە تایبەتی لە باکوور بکەین کە پێش ئۆجەلان و دوای ئۆجەلان چ بەرە پێشچوونێکی گرنگی بەخۆ بینیوە ئێمە دەبێت تەماشا و دەستکەوت و دەسەڵاتانە بکەین کە لە دوای بزافی پارتی کرێکارانی کوردستان و بە تایبەتی بوونی سەرکردەیەکی گرنگ وەکو ڕێبەر ئاپۆ بەڵێ دەستکەوتەکان زۆر گرنگن بۆیە من پێم وایە وەکو گەنجێک بوونی سەرکردەی گەورە وەکو ڕێبەر ئۆجەلان بۆ خەباتی ڕزگاری کورد ئێستا زۆر گرنگە ئێمە نابێت چاومە لە دەسەڵات و لیان لە حیزبە کوردیەکانی خۆمان بێ پێمان وا بێ کە ئەوانە بەرهەڵسی و پەرچەکردا دەنوێن دەبینی ئەوانەیە کە نەکتوانای بەرپەرزانەوە و ڕەدانەوانیە دەبینین هەموو نەڕزاتەکانی ئەوان لە چوارچێوەی بەیاننامەیە گیان چەند دەتوان یعنی دانەی هێرشەکان تووشیاکان هەر ئەوەندە دەتوان نەڕزاتەکان دەربڕێن بۆیە پێم وایە دەبێت تاشی کورد زۆر ناگیرتر بێت بەرچاوڕتنی بێ ئێمە وەکو تاک دەبێت هەرێک لە جێ خۆمانەوە پێمان وانە بێت کە یعنی لەوێ کە شەڕوان یان گەریلا شەڕی ئازادی دەکات ئەوانە بەسن نەخێر ئێمە دەبێت چوارچێوەی هەماهەنگی کارەکانمان زیاتر بێت دەبێت ئێمە هەر یەکێک لە جێ خۆیەوە هەست بە وەرسیارەتێکە پێی وابێت نەبێت کە ئەو هێرشێریشە بۆ سەربەشێکی کوردستان یان ئەو هێرشانێک کە ڕۆژانە گوندەکان تۆباران دەکرێت تەنیا چوارچێوەیەک و بە ئاماژگرتنی پاساوێکی نەزۆشی دەوڵەتی تورکیا بە ناوی پارتی کرێکارانی کوردستان نەخێرەوە هێرشە بۆ سەر هەر چی کوردێکی بەشەڕەفی و کوردستانەیە لە هەر شوێ بێ فەرقی نییە بۆ تورک کورد هەر کووردە و ئێمەش دەبێت تێبگەین کە تورک لە هەر کوێ هەبێت یان هەر تورکێکە هەبێت لە هەر شوێنێک هەر تورکە بۆ کورد ئازادکردنی ڕێبەر ئۆجەلان کۆتایی بە سەر جەمهێر شوداکارەکانی پێمە وایە کە ئەو پرۆژه یاسایی کە لە چوارچێوەی ئاشیدا خۆی دەنوێنێ تەنیا ئەو بەسە کە جاریشکە خوێنڕژی لە مەنتیقی بە تایبەتی ڕۆژهەڵات ناوەڕاست کوردستان کۆتایی پێبێنێ ئامانجی تورکیاش لە داگیرکردنی خاچی کوردستان لە هێرشبردن بۆی زەعیفکردنی گەریلایە لێدانە لە پێگەی هەرێمی کوردستان بە نەمانی گەریلایە بە زەعیفبوونی گەریلا هەرێمی کوردستان دەکەوێتە پالەقاژە و دەکەوێتە ژێر دەسەڵاتی دوژمنانەوە دەتوانێت ئەو کات تورکیا زۆر بە ئاسانی کوردستان واتە هەرێمی کوردستان داگیر بکات. ئامانجی تورک دیارە لەم ئۆپەراسیۆنانەدا لێدان نییە بەتەنیا لە گەریلا لەبەرەوەی گەریلا موبەڕیرێک نییە بەهانەیەکە بۆ داگیرکردنی خاچی کوردستان لێدانە لەگەل لێدانە لە ئەو قەوارەی کە لە عراق دروست بووە کە هەرێمی کوردستانە بۆ تێکدان و بۆ نەمانی ئەو هەرێمەیە بۆ ناساقامگیربوونی ئەو وڵاتەیە.